بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز وەزیری شارەوانی، بەڕێز پارێزگاری هەولێر، بەڕێزان سەرجەم پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان، دوای 17 ساڵ لە نەهاتنی خزمەتگوزاری بۆ کەرتی هەشتی حەسارۆک، دوای چەندین جار لە هەوڵ و گردبوونەوە و سەردانیکردنی شوێنە حکومی و ناحکومیەکان بە ئامانجی بەدیهاتنی ئاواتەکەمان کە ئێمەش وەکو هاوڵاتێکی ئەم کوردستانە مافی خۆمانە ببینە خاوەن خانووی خۆمان لەسەر زەویە تاپۆکانی خۆمان. بەڵام بەداخەوە هەوڵەکانمان بێسوود بووە و لایەنی پەیوەندیدار تاکو ئێستا وەڵامێکی دروستیان نەداوینەتەوە و سەبارەت بە کێشەکەمان. سەرەڕای ئەوەی کە زەویەکانمان تاپۆن لەسەر مافی خۆشمان ڕێگرن لە دروستکردنی خانوو لەسەر زەویەکانمان کە لە ڕووی یاساییەوە ئەمە زەوتکردنی مافی هاوڵاتیانە چونکە زەویەکانمان تاپۆن و هیچ بربەرسێکی یاسایی نییە و تەنها بە بڕیار ڕاگیراوە.